ژیان لە مەملەکەتی هەژاراندا سیخناخ و لێوان لێوە لە نەهامەتی و قورسایی ژین و بارگرانی. ماڵە هەژار نشینەکان ئاوێزان و دەستەملانی، کوانووی سارد و سفرەی خاڵی و هەناسەی ساردی پڕحەسرەتن. لێرە لە مەملەکەتی شارە زووری نێو داستانی لاپەڕەکانی مێژوو ماڵێک لە هەژار هەژارتر و لە بێناز بێنازتر بوون. ماڵێک بێنازی نەبوونی باوک و نەبوونی لایەنێکی حەوانەوە هێندەی دیکە هەناسەیانی پڕحەسرەت و ساردتر کردبوو. خانەوادەیەک لەبەر نەبوونی سایە و سێبەرێک لە ماڵی باپیری مناڵەکان و ماڵێکی هەژار و کەم دەستی دیکەدا ژیانیان بەڕێدەکرد تا ڕۆژێک میهری خودا ژیانی ئەم خانەوادەیەی لە ڕێگەی دەستگای بەخشینەوە ڕووپەڕی ژیانی ئەم خانەوادەی بە ئێوەی دڵاوا و ماڵ لە سەردەست خستە بەردیدەتان و ئیدی ئێوە و بەخشینەکانتان. خودا بووی کردنە سێبەر و گریانەکانی بۆ کردنە بزەی سەر لێوان. دەستە بەخشەرەکانی ئێوەی کردە ئەو دەستەی فرمێسکی هەژاران دەسڕێت و دڵە پڕ لە سۆزەکانی سەر ڕێژ لە میهری خودایی ئێوەی کردە هەناسەی پڕ لە قاقا و گالیسکەی هێنانەدی خەونە پڕ لە ڕەنگەکانی ژیان. ببینن چۆن خودای بە میهر و سۆز سەدەقە و خێرەکانی ئێوەی کردە چەتری ڕۆژانی پڕ گەرما و سەرمای دوندەکانی لوتکەی مەرگەساتی ژیان. ببینن چۆن ئێوە بوونە هۆی خەندەی دڵە فڕیوەکانی ئاسمانی پڕ لە خۆشی و شادی. سپاسی خواکەم کە ئەم خانە جوانەی بە ئێمە بەخشی و ئێمە لە ماڵی باوکم ئەژیا و هیچ خانوویەکمان نەبوو. الحەمدولillah ئێستا بووینە سەخاوەنی خانوماڵێکی جوان و ئێمە زۆر دڵمان خۆشە. بڕواکەی نازانم چی بڵێم، ئەوەنە دڵم خۆشە. خۆم چوار مناڵی باوک لە ماڵی باوکمان ئەژیای نە کاسبکارمانە بوو نە مەعاشمانە بوو. سپاس بۆ خوای گەورە ئێستا بوونە خاوەنی ئەم خانە جوانە بە هاوکاری بەخشین دەستیان خۆش بێ، خوای گەورە پاداشتان داتەوە. ئێمە خانەکەمان نەبین و تا ئێمڕۆی خانەکەمان بینی. سپاس بۆ خوای گەورە، خانێکی جوان و ماڵێکی خۆش. مناڵەکان وەڵا پێشتر هەموو جاری ئاوەتی وایە نەخواست کە خانوویەکی خۆشیانە بێ. خۆشم وەڵا قەت یعنی لەو بڕوانە بووم بمە خاوەنی خانێکی ئاوە. سپاس بۆ خوای گەورە. سەرەتا نەوەڵا قەستی قەم نەکرد، بڕوام نەکرد شتێکی ئاوامی. بە سپاس بۆ خوای گەورە، زۆر زۆریشە بۆ ئێمە. سەرەتا کە هاتینە ماڵەوە کە هاتینە بڕوام نەکرد یعنی ئەمە بێ، ئەمە داخۆ بێ شتێکی چۆن وێ لەوانەیە هەر وەکو ئەوەکانی تر ئاساویە وەکو خانی خەڵک. بەس کە هاتینە ژوور و ئەمەمان بینی یعنی زۆر دڵمان پێ خۆش و کەوانتەر سەلاجە یعنی هەموو شتێکی فەرشی جوان، تەلەڤیزیۆن، کسکە کارەوایی یعنی مەعرەز وەڵای وخوا ئەوەنە دڵم خۆشە نازانم چی بڵێم. هەمووی جوانە. سپاس بۆ خوای گەورە. ئێمە کە مامۆستا لوقمان پێوتین کە خانەکەتان تەواو بێ بڕواکەی لە خۆشییا خۆمان پێیان نەکەوت. ئێستاش لە خۆشییا هیچ شتێکم بۆ ناوترێ. سەرەتا مناڵەکان کە دوای ئەوەی بەرنامەکەمان کرد مناڵەکان هەر پرسیاریان نەکرد ئێوەند خانەکەمان لەکوێیە. ئیتر ئێمە بڕواکەی هەر نەمانزانی تا ئیمڕۆ هاتینە ناوی. سپاس بۆ خوای گەورە. بەراورد ناکرێت ژیانمان سەرەتا لە ماڵی باوکمان ژیاین، خانوومان نەبوو. ئێستا خاوەنی خانوو ماڵی خۆمانی لە ماوەی 4 مانگە. سپاس بۆ خوای گەورە. خانوویەکی خۆش، هەموو شتێکی جوانە، کەوانتەر، سەلاجە، مەعرەز، فەرش، تەلەڤیزیۆن، گسکی کارەبایی، غەسالە، یعنی هەمووی جوانە. سپاس بۆ خوای گەورە. خوای گەورە خێرتان بنووسێ. خوای گەورە ماڵێک لە ماڵەکانی باشتان بۆ
کاتە قسمەتتان خی گەورە خوا لەم دنیا و لەو دنیاش پاداشتان داتۆ هەتا من بێنێم دوعای خێرتان بۆکەم سپاسی خواکەین ئێمە ئەمڕۆ بەراورد ناکرێت ژیانی پێشوو نەماڵمانە بوو نە خانوو هیچ شتێکمان نەبوو ئەمڕۆ دەستی مناڵەکانم کردەوەتینە سەنا خانووەکە سپاس بۆ خی گەورە عنی بەراورد ناکرێت لەگەڵ ژیانی پێشوە سپاس بۆ خی گەورە ئێستا ژیانێکی باش و ئینێکی باش سپاس بۆ خی گەورە سپاس بۆ خی گەورە لە هەموو شتێکی هەیە ماڵێکی خۆش لە هەمووی خۆشتر ئەوەیە کە بووین ئەم معاشێ مانگانە بۆ ئەم مناڵانە سپاس بۆ خی گەورە خی گەورە خوا پاداشتان دات و خی گەورە خوا لەم دنیا و لەو دنیاش پاداشتی وەربگرن دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم. پێشتر خانوومان نەبوو ئەمە عاشمان نەبوو هیچمان نەبوو ئیسا لەخواوە زیابێ خانوومانەیە مەعاشمانەیە فەرشمانەیە ناوماڵمانەیە هەموو شتێکمانەیە مەعرەسکەوانتەر هەموو شتێکمانەیە ئێمە لە ناو کۆڵانە نەمەزانی کامە خانەکەی خۆمانە وتم یاری خۆمان لەینەکەی هەموو خەڵکەکان خۆشترە تر بینیم زۆر خۆش بوو لە هەموو خەڵکی خۆشتر بوو دەستی خێرخوازان خۆش بێ هەمیشە خوای گەورە چاکیان بۆکە پێشتر لە ماڵ باوە گەورەم بوو هیچ ژوورێکمان بۆ نەبوو بەس ئێستا لەخوا بەزیاد و ژوورمانەیە هۆڵێک و ژووری میوان و مەسخەلێک و هەموو شتێکمانەیە لەخوا بەزیاد. سەرەتا دەستخۆشی لە خێرخوازان دەکەم کە یارمەتیان داین بۆ ئەم خانە خۆشە خوا خێریان بنووسێ و وای یارمەتیان دای بۆ ئەم خانووە و ئێستا بوو شتێکمانەیە بووین بە خانی خان و ناوماڵ شی جوان بووین بە خانی بەعاش دەستی خێرخوازان خۆش بێ سەرەتا هیچمان نەبوو نەخان و نە ناوماڵێکی باشکاتی ئیتر هەموو ڕۆژێ باوە خوایە و خانە لەکوێ و هاخۆ چەندێ هیچ بێ لەخوا باوەک ئاسایی وایە کەچی هاتین تر زۆر پێمان خۆش بوو ڕاستی هاتیتە ژوورە و ئەو شتانە مابێ و شتە جوانە و کانتەر و ناوماڵ و فەرش و ژوور و دوو ژووری نووسنە و هۆڵێکە و ژوورێکی میوانە و متبەقێکە و زۆر دڵمان خۆشە و خوا خێری ئەو کەسان بنووسێ کە بە 250 تەبع بە هەر شتێک هاوکاری کردوین دەستی خۆش و تا ڕۆژەی لە ژیانە بین دوعای خێریان بوو.
پێشتر ئێمە لە ماڵی باوکم بووین هیچ شتێکی ناوماڵمان نەبوو سپاس بۆ خوای گەورە ئێستا کەوانتەر مەعرەس گسکە کارەبایی سەلاجە غەسالە سپاس بۆ خوای گەورە ماڵێکی خۆش فەرش هەموو شتێ لەخوا بەزیاوێ ئێمە شتێکی سەرتا شتی وامان نەبوو بەس ئێستا لەخوا بەزیای هەموو شتێ بەجاڵی گەورە لەگەڵ قاپی شوشە لە هەموو تاقمێ شەکردیان هەموو یعنی هەموو شتەکان زۆر جوان سپاس بۆ خوای گەورە دەستی خێرخوازان خۆش بێ خوای گەورە چاکتان بۆ بکە خوای گەورە خوات پاداشتی وەربگرن لەم دنیا و لەو دنیاش. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان خێرخوازانی خۆشەویست ئێمە وەکو خۆتان بینیتان پێشتر ئێمە ئەم خانەوادەیە کە خاوەنی 4 منداڵی بێ باوکە ئێوە بینیتان کە هیچیان نەبوو سەرچاوی داهاتیان نەبوو لە ماڵێکی باپیرەیانە دەژیان کە جێگەی خۆشیان نەدەبووە بە هاوکاری ئێوەی خێرخواز و خۆشەویست تەنها لە ماوەی کەمتر لە 4 مانگدا هەستان بە دروستکردنی ئەم خانوە جوانە بە هاوکاریەکانی ئێوەی خۆشەویست بە تایبەتی لێرەوە دەمەوێت بە پێویستی بزانم دوعای خێر و دەستخۆشیم بۆ ئەو کەسانی هاوکارمان بوون هەر لە وەستا هەر لە بە تایبەتی خێرخوازێکی خۆشەویست زۆربەی ئەشیاکانی گرتە ئەسۆ خوای گەورە خۆی پاداشی خێری بداتەوە خێرخوازێکی تر خۆی ئەو سەلاجەی بۆ هێناون خوای گەورە پاداشی بداتەوە دەستخۆشی لە سەرجەم ئەو خێرخوازانە دەکەین کە هاوکارمان بوون کە بەڕاستی ئەگەر هاوکارەکانی ئێوە نەبێ ئێمە ناتوانین لە کەمتر لە 4 مانگدا بتوانانی پرۆژەیەکی ئەوە بە ئەنجام گێنی دڵخۆش من بە هاوکارەکانتان ئێمە وەکو نووسینگەی شارە زۆر هەستان بە دروستکردنی ئەم خانوو بۆ ئەم خانەوادە کە خاوەنی 4 منداڵی بێباوک بوون هیچیان نەبوو ئێستا سوپاس بۆ خوای گەورە دەستی منداڵەکانیان گرت و هاتنە ئەم خانوو بە چاوی خۆتان بیبینن هیچ شتێکیان نەبوو ئەوە هاوکاریەکانی ئێوەی ئەوانی لە خەم دەرکرد ئێستا خانەوادەیەک پێشتر بینیتان کە چەند بێتاقەت بوون بە چاوی پڕگریان و فرمێسکەوە قسەیان بۆیە دەکرد سوپاس بۆ خوای پەروەردگار پاشان دڵخۆش من بە هاوکاریەکانتان کە ئەو خانەوادەتان دڵخۆش کرد ئەم خانووی کە لە پشتی منەوە دەیبینن کەمتر لە 4 مانگ بە هاوکاری و دەستگیرۆیی ئێوە دووبارە دەستخۆشیمان بۆتانەیە خوای گەورە خۆی پاداشی خێرتان بداتەوە. ئێوە ئەی ئاسۆکانی خۆر هەڵاتنی منداڵە بێناز و کەم دەست و خانەوادە بێنەوەکانی نیشتیمان ئێوە ئەی دەستە پڕ لە میهرەکانی تەقولبابی دەرگا داخراوە پڕ لە ئازارەکان بەردەوام بن لە سڕینی چاوە پڕ لە فرمێسک قەتیسماوەکان ئەی دەستە پڕسۆزەکان بۆ هاوکاری منداڵە بێ باوکەکان وەرن پێکەوە غوباری سەر پەرتووکی دڵیان بسڕین و ئاوێزانی ئازار و غەمیان ببین و پێکەوە ببینە چرای ژوورە تاریکەکانی دڵە شکاوەکانیان